گیا تا ناو هەسار تێت ئەڵوان ئەڕای خەسار تێت هەم کەف بڕی وەیار شێت داوان دڕێ وەیار شێت شەماڕی نێدە باخە و ئاگر نێدە چراخە و ئاگر نێدە چراخە و وەناو خودا و گەورەی مەهرەبان تێیمە خزمەت ئوێیل عەزیز جارتر لە بەرنامەی باخچەی شعر لە بەرنامەی شعر و ئەدەب ئومیدوارم وە دڵ ئوێیل عەزیز بوودن ئەمڕۆ چیمە ناو ئێ باخچەوە یە گوڵە بوو خۆشی گەڕادا هەڵوژدی من ئومیدوارم وە دڵ ئوێیل عەزیز بوودن شاعرم ڕوومان کیومەرس عەباسی قەسری کیومەرس لە ساڵە 1902 هاتەسە دنیا لە شارە جوانەکەی قەسر لە قەسر شرین ئەی شاعرمانە هاتەسە دنیا کاوە پارێزگای کرماشانێک گشتمان زانی من ئەبتدایە لە قەسر تەواو کرد کە وەختی ئەو تاالبی و لە مەدرسە خوێنست باوکی ڕەسیە سن و ساڵان خوێ کیومەرس باوکی کتاو حافزە ڕێ هاورد پێشکەشی کرد و کردێ خەڵاتە ڕێ کیومەرس دڵی وەو کتاوە فرە خۆشی لە نو ساڵانە و دەست کردە خوێنستنە ئەدەب و شعر و عاشقە حافز بی چونکە وەکو وەتی من یەکەمین کتاب باوی پێشکەش ڕێکرد کتاو حافز بی یەیشتە کتاو حافز فرە خوێنست و فرە وەرگرت ئەڕێوە هەر کەس گوش بێدە شعرەی لە کیومەرس دوێنیدن سەبکە حافز هاتی لە کارەی ترەکی فرە کار کرد و مەدرسە تەواو کرد چی بووە لە دادگا لە قەزاوەت خوێنست ئەویش تەواو کرد وەلی کار ئاستڵی خوێ و چووکەوە زوانە عەربیشتی لە پۆلیسە مرور بی لەوە ئەوە کاروی ڕەسیە تاگە ڕەسیە بووە بەرپرسە بەشە مرور لە شارە کرماشان لەگوێ ئەوە وەختە تەقاعەت دەرچی چێڕێ تەهران کە تەهرانە عشقە هەر کەس هەست لە لی دوورە دایمەن حەزکێ بچوو وەرە تێرانە بچوود و لە تێران شوونەوە بگرێ شاعرمە منە تێران تا ماوەی فرەفرێک لە دوێ ئەوە هاتە و جاری تر ئەڕای قەسر چونکە وەکو خۆی وەتەیە ئیشی من لە قەسر دەربچم وەک ماسیگم لە ئاو دەربچم هاتەوە ڕای قەسر تاگەر ساڵەی لە ئەمری گشتیدی لە قەسر تەواو کرد فرە لە هونەرمەندەیمان لە شعر کیومەرس بردن و کردنە گۆرانی یەکی لەو هونەرمەندەی لە کە لە شعر کیومەرس کردنە گۆرانی هونەرمەندی گەورای شارەکەمان شارە خانەقین مامۆستا حەسەن هەیاس مامۆستا حەسەن هەیاس شعر کیومەرس برد و کردە مەقامێک فرەخۆش وەختی بڵاوێ کرد دەنگە فرە گەورایەک دارە و لە بێن خەڵکی و گشتمان وەلیە کە ئەوە گوشداسە ئەو مەقامە فرەوە دڵی بێ و فرە پەسەنی کردە ئیشیدن لەوە پاپاچەگەی خەرامان سایە چەندی سەنگینە ساتی بنی شەلامان جارێ چ وەختی چینە هەرجا توپا بنەیدن هەرجا توپا بنەیدن بوودە بەهەشت ئەڕای من هەرجا توپا بنەیدن مچەوکەمە خەڵاتی بوودە بەهەشت ئەڕای من ئەو یە گوڵە زەمینە وەختی کە تێی لە باوان یادی بکە لە لیمان هەر کەسی کە چوو دەمەکە سەری دەی لە مەدینە هەی گوڵجەبی وەفادە و ئەی عومرە من وسامە مەربایە بێوەفا بوو هەر کەس کە گوڵجەبینە ئیشن فرە خەنیدە ئیشن فرە خەنیدە ڕووژە هەنە بەنانت تائرە ڕەسیم و ناوبڕ گردەمان تەماشاکەرەی ئەزیزە شوودی ناوبڕە تێمە و تەواو شعرە جوانەکەی کیومەرس ڕێوێل ئەزیزکەین چاوەڕێمان بوو.
تەماشاکەری لە عەزیز جارێتر هاتیمەوە لە دوای ناوبڕە تا تەواو شعر ئەمڕۆمان بکەیمە وەگەردە مامۆستا کیومەرس قەسریە وەتی من وەرجە ناوبڕە وەتی من شعر مەقامەکەی خوێنی منە ڕادان کە مامۆستا حەسەن هەیاس وە گۆرانی چڕیێ کە کیومەرس ئوشێدن ئوشن فرەخەنیدا ڕوژە هەنە بەنانت چی کوێرە ئاگرمدا پەیغامە ئەو خەنینە لەو ڕوژەوە لە داخت سەرنامەسە کەشکوی چوشیتە پەلوە پەلگرد کارم کەمەرکەنینە هەم تو ڕەسیدە مەیلت هەم من ڕەسیمە لەیلم هەرچەند کە فەرق دێرن گەردی یەکێ ڕەسینە قەسری تەمامە کارێ قەسری تەمامە کارێ دار و تنافە جارێ قەسری تەمامە کارێ دار و تنافە چارێ دەستبازی ئاخرێ هات وەختە قولەفڕینە وەختە قولەفڕینە واقعاً فرە جوانە شعر قەسری و منیش لای خۆمەوە حەسوودیوە و کەسەبەم کە وەگەردە قەسریان نیشتێ و گوشدایەسە شعر قەسری مە دکتۆر ڕەزا جەمشیدی شاعری گەورای وڵاتمان هەرگز وەل قەسریە دانیشید و دانیشتێ ئەوسا و شعر وەگەردیە کاوەتنە باسە ڕام کردیە چەندی فێز بێدن وەختی گوش دێدە قەسری و شعر وە سەبک و خۆی خوێنیدن ئەمجا وەختی قەسری شعر خوێنی وە سەبک و خۆی حەقیقەتەن تچی لە دنیای خەیاڵ ڕێوەوەتم حەسادەت لەوە بردم کە وەل قەسریان نیست وان وەل یەکە گوش پێیم لە قەسری وەختی وە خۆیە ئیشیدن ئیشی لەو ڕوو کە چەوم کەفت چەو ئەو گوڵە نامە ڕوو بووە سەکارمە هەرچی سپ و شامە چی قمری دڵباختەی تەوق وەگەردان عشقم یەسە کە کەس بکەمە ئەو لەو بامە نەدام گونابارە نە سەیاد گوناکارە کەوکی دڵ سەر نەسرە و خۆم عاشقە دامە لەی عشق کە پەیدا بیە وەی ئاخرە عەمرە دیکار دڵ دین مەیە جارت تەمامە هەرچەند کەوە پیتیێ بڕێ ئاخر شەڕ ئیشن هەرچەند کەوە پیتیێ بڕێ ئاخر شەڕ وە پیت ئیشن عشقە سەرپیری وە خودا حسن ختامە ئێ عشقە ئەگەر حسنە و ئەگەر قوبحە ئەڕامن مەردانە و وەپایە و من دیوانە وسامە چی گەبر بیمە و بکوشیەمە و بسزنینەم تاکارڕمە دڵباختنە هەر یە سزانە مشکل کە درارن سەر دەرد مە حەکیمەی زانن کە خراوم نێزانن چە دوامە مشکل کە درارن سەر دەرد مە حەکیمەی زانن کە خراوم نێزانن چە دەوامە یەی گوپ مەگەر لەو نامەسەوە بوودە شەفا و بەخش مەی حکم دەوای کەی چ کەسی وەتی حرامە ئەو قەرە قەسری وەختی دەردەوەری دەرد من وەتە دووسێ جامە دەردمە دووسێ جامە تەماشاکەری لە عەزیز وێ چەند بێتە فرە جوانە قەسری هاتیمە ڕێی کوتایی بەرنامەی ئەمڕۆمان ئومێدەوارم ئەی بەرنامەی شوە دڵ ئیوەی عەزیز بوودن ڕێی بەرنامەی ترک بنیشنە خۆشحاڵ